هدفي من لو سكالايا تنها أو سربازنية هدفي من محاكمة كردني أو عقليتي أو دزقا سربازياني بيبر ورد كريكا تيدا هاولاتيان وهاون اجتماعيان بوجورة ما فيها بيشيل دكري هدفي من محاكمة كردني أو بلادارانەیە کە تێیدا بڕیار ینی ئەمر دەکەن لەسەر ئەو سەربازانی کە بەو جۆرە لەگەڵ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە بجوولێنەوە من مەبەستمەوەی ئەو عقلیەتە محاکەمە بکرێ ئینجا دێمە سەرەوەی کە ئەو سەربازە بە چ ئەخلاقێک بە چ دینێک بە چ بڕێنماییەک بە چ ینی پەروەردەیەکی سەربازی بەو جۆری مافی هاوڵاتیان پێشێل دەکاتن بەڵێ سکاڵایەکە بەردەوامە و من بەردەوامم و بە هیچ جۆرێکیش پاشگەز نابمەوە دوای ئەوەی کە سکاڵاکەمان تۆمار کرد بەڵگەیەمان پێشکەش کردیە و ئیجراتی محاکەمەی بەردەوامە بەڵام لەوانەیە هەندێک کاتیش بووی هەتاوکو دەگاتە کۆتاییەکەی بەڵێوانیش داوایان تۆمار کردووە بەڵام بەردەوامین ینی بابزانین چی لێ دێت.